الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشكو برای ایمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئیماندار و مسلمان لە هەر پێگە و پلەیەکە هەبێت لە دنیادا کە ئیدعا و بانگەشەی ئیمان و دین و باوەڕ ئەکا. ئەم بانگەشە بانگەشەیەکی گەورەیە. بەڕاستی ئەبێ هەموو کات و ساتێک مسلمان واتا و مانای ئیمان و ئیسلام و دینداری تیادا مەوجود بێ. ئەگەر بەوەی نەبێکەوە بانگەشەی بۆ ئەکاو کە ئیمان و دین و باوەڕە، ئیمان و دین و باوەڕیش یعنی عیزەت و عیفەت و خۆشەویستی و محەبەت و ڕەحم و سۆز و بەزەیی و ئیمان و ئەخلاقی بەرز و ڕەوشتی جوان. ئەگە بێت و لەم واتە لایە خۆی بە ئیماندارە زانی بەڵام ڕەحم و سۆزی نەبوو، خۆی بە ئیماندارە زانی بەڵام دڵی پاک نەبوو، خۆی بە ئیماندارە زانی بەڵام ئاگای برایەتی و کەسایەتی نەئەزانی، سیلە ڕەحمی بەجێ نەهێنا، خۆی بە مسلمانە زانی بەڵام قەدر و حورمەتی دراوسەی نەئەزانی، قەدر و حورمەتی ئینسانیەتی نەئەزانی. بە هەر حاڵ هەرچی واتا و مانای جوانی ئینسانی و مرۆڤایەتی و ئیسلام هەیە تیایان نەبوو، بەڵام هەر بانگەشەیەکی بێناو بوو ئەی من مسلمانم. ئەمە مانای وایە درۆکە، چونکە لە مانا و ڕاستی ئیسلام و ئاین لای داوە. ئاینی ئیسلام چۆن ئەمرمان پێیەکا بە نوێشکردن، بە ڕۆژوگرتن و هەروەها بە حەج و بە زەکاتدان لە پاش شایەتومانی حەق لا إله إلا الله ومحمد رسول الله. ئەمرمان پێیەکا کە ساغ بین لەگەڵ یەکتریە، ساغ بین لەگەڵ چواردەورمانە، ساغ بین لەگەڵ خوامانە، لەگەڵ پێغەمبەرمانە، لەگەڵ کتاب و سونەتمانە، لەگەڵ قورئانمانە، لەگەڵ مسلمانان و ئیماندارانە. مرد بین، دڵسۆز بین. ئەمە نیشانەی ئینسانی ڕاستەقینەی مسلمانە. ئەگەر سەرنجێک بین بیرێک لە ئیمان و دینی خۆمان بکەینەوە، ئیمان و دین عولەما و زانایان فەرموویانە وەک چرایەک وایە لە ناو قەلبە، ناو دڵە. چۆن ئەگەر ژوورێک تاریک بێ و چرایەکی تیا هەڵکەی، ئەو ژوورە بەهۆی ئەو چراوە ڕۆشنە بێتەوە، ڕووناکە بێتەوە، چواردەوریشی ڕووناکە کاتەوە. ئیمان و دین لە دڵە ئاوا دڵ ڕووناکە کاتەوە، کە دڵ ڕووناک بوویەوە منەوەر بوو، ئەعمال و ئەندامەکانی ئینسانی منەوەر ئەبێ. ئەگەر بێت و ئەو هۆدە ئەو غورفەیە کە چراکەی تایە هەڵکراوە، ئەگەر ڕۆشنی نەکاتەوە هەر تاریک بێ، مانای وایە درۆیە بڵێن ئەمە چرا لەو ژوورا هەیە. ئەگەر مسلمانێکیش ئیمان و دین چرای ئیمان و دینی لە دڵی خۆیان هەڵکردووە، بەڵام ڕنگدانەوەی مسلمانانەی نییە و ئیماندارانەی نییە، مانای وایە درۆیە بڵێن مسلمانی ڕاستەقینە و ئیمانداری ڕاستەقینەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی صحیحە کە بەڕاستی عولەما و زانایان ئەفەرمون، ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چواریەکی دین لەسەر ئەوە بنیات نراوە. ئەوی ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت الدين النصيحة، الدين نصيحة، الدين نصيحة. قلنا لمن يا رسول الله؟ قال لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم. رواه مسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئاگادار بن، دینی یعنی ساغی، یعنی دڵسۆزی، یعنی ئامۆژگاری. سێ جارن فەرمایشتەی فەرموو. وتیان یا رسول الله، ئەم ساغی و سەلامەتی و نەسیحەت و ئامۆژگاریە بۆ کێیە؟ فەرمووی بۆ خوا، بۆ کتابی خوا قورئان، بۆ پێغەمبەرەکەی خوا صلی الله عليه وسلم، بۆ ئەئیمە و پێشەوایانی ئیمانداران و مسلمانان و بۆ عامە و گشتی مسلمانان. پێغەمبەرم فەرمایشتەی فەرموو
بۆیە عولەما و زانایانە فەرموون ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا چواریەکی ئیمان و دین و ئیسلام لەسەری دامەزراوە. چوار حەدیث زۆر عەزیمن. یەکیانەوەی الحەلال بەین والحەرام بەین، حەڵاڵ ئاشکرایە و حەرام ئاشکرایە. یەکێتریانەوە لا ضەرەر ولا ضرار. یەکێتریان ئینەما الأعمال بالنیات. حەدیثی چوارەمیان الدین و النەصیحە، یان هەندێک پێنج حەدیث ئیسلام لەسەر ئەمە بنیات نراوە. ئەو چوارە و ئەم حەدیثەی کە پێغەمبەری خوا فرمێت ما نەهیتکم عنه فاجتنبوه وما أمرتكم به فأتوا به ما استطعتم. يما لەسەر ئەو حەدیثەیە ڕۆین الدین و النەصیحە، دینی ئیسلام. بەڕاستی وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت یعنی ساغی لەگەڵ خوا چۆنە، چۆن ئینسان ساغ بێ و دڵسۆز بێ لەگەڵ خوا. نەسیحەت کە بۆ خوایە یعنی ساغی. النصح العسل النصح یا نصح العسل يعني خلوص العسل، يعني پوختەی ساغی هەنگوینەکە کە ئەڵێ الدین والنەصیحە يعني ساغی لە دینە، ڕاستی لە دینە، دڵسۆزی لە دینە. دڵسۆزی بەرامبەر بەخوا، ساغی بەرامبەر بەخوا چۆنە؟ ساغی بەرامبەر بە پەروەردگار ئەوەیە کەوا بەڕاستی ئینسان لە بەرامبەر فەرمانەکانی پەروەردگارە ئیمان و دینی بەخوای، باوەڕی بەخوای بەهێز بێت، هەمیشە خوا بە حازر بزانێ، بە شاهید و ڕەقیبی خۆی بزانێ، لە ئاشکرا و نهێنیە لێی بترسێت. وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. ئاوا ساغ بێ لەگەڵ خوا، و هەروەها طاعەت و عیبادەت و گوێڕاڵی خوای بۆ ناو شوهرەت نەبێ، بۆ خۆ دەرخستن نەبێ، بۆ ڕیا نەبێ کە شیرکی بچووکە، تەنها بۆ خوا بێ. ئەگەر خزمەتی داماوی کرد لەبەر خوا بیکە، منەتی بەسەرا نەکا، نەیداتۆ بە ناوی چاویە، و هەروەها باشورد بێتەوە کە خوای تەبارەک وتەعالا ئەمری پێکردووە بە شتێک جێبەجێیکە، ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر پیشە و سیفەتی بێ، بەمە سەرەکەوێ، مانای وایە ئەمە بۆ خوا بووە، ئەم کەسە بۆ خوایە و خوا لێ ڕازیە. ئەنجا نەسیحەت بۆ کتاب، ساغی لەگەڵ کتابە، لەگەڵ قورئانە، لەگەڵ سونەتی پێغەمبەری خوا چییە؟ ئەوەیە کەوا ئەو قورئانە باوەڕی بەهێزی پێی هەبێ کەلام اللهە، و هەروەها زۆر بیخوێنێتەوە، باش فێری ببێ، خۆی و ماڵ و مناڵی فێرکە، ڕفتار و کار و کردەوەی پێ بکە، حرامی ناو قورئان حرام بکە، حەڵاڵی ناو قورئان حەڵاڵ بکە، فەرمانەکانی خوا لە قورئانە جێبەجێ بکە، بیکاتە دەستور و یاسای خۆی، نەک بە دەستوری وەزعی حکم بکە و ڕازی بێ، فەرمانی خوا جێبەجێ نەکا و ئیهمالی کا فەرامۆشی کە. ئەم قورئانە ڕێزی لێ بگرێ، وەک ئەسحابی پێغەمبەری خوا حەزرەتی ئیکریمە لەبەر قورئان هەڵساوە، ماچی کردووە، ناوێتە سەرسەری. بەڕاستی بێ ئینسان ئاوا سەری قورئان بکە، کە قورئانێکیانە هەڵسا لەبەری، هەڵسێ لەبەری، بۆ لەبەر عالم سونەتە، لەبەر قورئان لە سنگایەتی هەڵەسی لەبەری. ئەم قورئانە نابێ بێ دەست نوێژ دەستی پێوە دەی، قورئانە بێ حورمەتی زۆر بێلات. ئەمە بەڕاستی نوسخە بۆ قورئان، ئەمە ساغیە لەگەڵ قورئانە. نابێ سوێندی درۆ بەو قورئانە بخوا، نابێ ئەو قورئانە لە شوێنی خراپ و پیس و چەپەڵا دابنێ، کاتێ ئەو قورئانە خوێنرا گوێی بۆ بگیرێ، گوێی بۆ بگرێ، و خۆیشی نەیتوانی گوێ بگرێت، تاوانبارە بێ، ئەوەندە حورمەتی ئەو خەڵکە بگرێ گوێ لە قورئانەکە ئەگرێت. إذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا. القرآن خوێنرا واجبە گوێی بۆ بگری، نەقسە بکەی. بەهەرحاڵ ساغی لەگەڵ قورئانە ئەوەیە کەوا بەو شێوازە بی، تعلیمی فێربوونی خۆت و ماڵ و منداڵە بزان قورئان چییە، چۆن بیخوێنیتەوە، چۆن عەمەلی پێ بکەی، وەکو ئاماژەمان پێکرد. ساغی لەگەڵ ڕەسوولی ئەکرەما صلی الله عليه وسلم ئەوەیە لە پاش محەبەتی خوا، محەبەت و خۆشەویستی پێغەمبەری خوا ڕوکنی دووەمی ئیمانە. ئەگەر پێغەمبەرت لە نەفس و ماڵ و منداڵ و ئەولاد و سەرۆد و سامان و نیشتیمانی خۆشتر نەوێ، ئیمانت تەواو نابێ. ئەبێ ئەو پێغەمبەرە بە چاوی تەعزیم و گەورەوە سەیریکەی. فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. أما شعار سرودی سەحابەکان بوو،
بۆیە خوا پێیانە فەرمێت ئێوە سەرکەوتون من لە ئێوە ڕازیم ئێوەش لە من ڕازین بەچی بە ئیمان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە نەسرەت و فیداکاری وە پێغەمبەر و دینی پێغەمبەر بە تەعزیم و چاوی تەعزیمەوە سەیری پێغەمبەریانە کرد ڕێزیان لە پێغەمبەرە گرت ئەولاد و ماڵ و منداڵی خۆیان فیدای پێغەمبەرە کرد بۆیە خوا فەرمێت من بەوان ڕازیم ئەوانەی لە من ڕازین ئەوان سەرکەوتون کەواتە ساغی لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوەیە کەوا تۆ بەو شێوازە و بە چاوی گەورەیەوە سەیری پێغەمبەر بکەی واجبەکانن لە بەرامبەر پێغەمبەرە جێبەجێ بکەی واجبی تۆ لە بەرامبەر پێغەمبەرە سەرڕای خۆشەویستی کە ڕوکنی ئیمانە ڕوکنی دووەمە ئەبێ زۆر سڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بەی چونکە سڵاوات بۆ خۆتە بەڵام پێغەمبەری پێی خۆشە سڵاوات بۆ خۆتە پێغەمبەر دوعای خێرت بۆکە سڵاوات بۆ خۆتە خوا دە سڵاوات دەسەر لێدا سڵاوات بۆ خۆتە ئەبی بە نزیکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سڵاوات بۆ خۆتە بەڵام خوا لە دنیا کارەکانت بۆ ئاسانەکە دڵت منەوەرەکە خوا عیزەتی پێ بەخشێ سڵاوات بۆ خۆتە چونکە بەڕاستی دوعاکانت بە سڵاوات قبوڵە نوێژەکەت بە سڵاوات قبوڵە بانگەکەت بە سڵاوات قبوڵە بۆیە واجبی تۆ لە بەرامبەر پێغەمبەری خوا ساغی تۆ لە بەرامبەر پێغەمبەری خوا ئەوەیە کەوا تۆ بەم شێوازە بی لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەروەها ساغی لەگەڵ ئەئیمەی موسڵمانان و ئیماندارانە ئەئیمە و پێشەوای موسڵمانانە عالم و زاناکانە گەورەی موسڵمانانە ئەو گەورەی حکم بە قورئان و بە شەریعەتەکە ئەبێت تۆ سەمع و تاعە هەبێ بۆی ئەبێت گوێڕایەڵی بکەی لە فەرمانی دەرنەچی لە ناحەقیە لەگەڵا نەبی لە ستەما لەگەڵا نەبی لە زوڵما لەگەڵا نەبی بەڵام لەوەی کەوا خزمەتی شەریعەتەکەیەکە خزمەتی دینەکەیەکە تەرویج بە دینەدا بە شەریعەتەدا تۆیش تەئیدی بکەی پشتیوانی بی بەڵام ئەگەر مخالفەی شەرع بوو ئەبێت دەستی بگری نێڵی زوڵم بکە نێڵی دش بە شەریعەتەکە بێت منعی بکەیت و قەدەغەی بکەی و هەروەها ساغی لەگەڵ عالمان و زانایان و ئیمەی دینە ئەوەیە بەگوێیان بکەی ئەو شەریعەتە ڕوویان کردێتەوە ئەو فەرمانی خوا و پێغەمبەری خوا ئاماژەیان پێ کردووە تەفسیریان کردووە ڕافەیان کردووە بە تایبەت ئەو چوار مەزهەبە خوا لێیان ڕازی بێ کە ئەم قورئان و سونەتەیان ئاوا وەکو کوردەواری پیاس پاک کردووە بەڕاستی من تۆ بەس خواردنمان لەسەرە ئیتر ئەوان مجتەهیدی مطلق بوون خوا لێیان ڕازی بە و دەرەجەیان عالی بێ ئەم شەریعەتیان ئاوا ڕوون کردەوە ئەینا ئەگەر ئێمە ئاوا قورئان و سونەت بادە بەدەستمان هیچی لێتە نەیەگەیشتین ئەگەر ئیمامی مالك و ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی شافعی ئیمامی ئەحمەد نەبوایە یا ڕەبی خوا دەرەجەیان عالیگا خوا لێیان ڕازی بێ ئازیزان و خۆشەویستان واجبە بەگوێیان بکرێت و هەروە گەورە و پێشەوای موسڵمانانیش قائید و گەورەی موسڵمانان و ئیماندارانیش ئەگەر بە شەرع ڕۆیە بە بەگوێیان بکرێت ئەمە ساغیە لەگەڵیانە وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ساغی لەگەڵ موسڵمانان و ئیماندارانە ئەوەیە کەوا ئینسان بەڕاستی بە میهرەبان بێ لەگەڵ موسڵمانانە کاتێک خراپەیەکی بێنە موسڵمانانە منکەرێکە بینێ ناشەرعیەکە بینێ بمهرباني ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن بنرمونياني نكبة ربون نكبة هي سبقوت نكبة جواندان أما صفة إنسان مسلمانية أجر منكرك بيني لدراوسيكت لمندالكت لكركت لكشكت لرفيقكت زور بمهرباني في بلاه أما صفة إنسان مسلمانة أبي مسلمانان خوش بيه رقد لمسلمانان نبي إيمان داران أبيوك في غنبري خواف كونوا عباد الله إخوانا مسلمانان براي يكترين نابي مسلمان زليلكا نابي مسلمان رسواكا نابي مسلمان فزحكا أبي دميان باق ببرامبر يكتري أبي بوتان بو يكتري نكن غيبتي يكتري نكن براسي هاوكاري يكتري بن رزل يكتري بقرن لخوشي وشاديا لقل يكتريا بن خوشي مسلمان بخوشي خوي بزاني أبي مسلمانان لناويكا وەک بینایەکی چنراو لە خشتوابن ئەگەر بێت و ئەم بینا سەقفی نەبێ بینا ئەڕۆخێت لا لە دیوای نەبێت سەرما و گەرمایەتە ژوورەوە بەڕاستی ئیسفادە لە بیناکە ناکرێ ئەبێ مسلمانان یەک سەف و موحید بوو یەکگیان بن وەک جەستەیەکی تەنها بن وەک پێغەمبەری خوا فەرمێت چۆن جەستەی ئەگەر ئەندامێکی ئازاری تیا بێ تەواوی جەستە ئازار ئەچەژێت ئەبێ مسلمان لە بەرامبەر مسلمانە ئاوا بێ ئەگینا ئەو مسلمانە
ئیمانی تەواو نابێ. هەر بۆیە ڕەسوولی ئەکرەم سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. والله إيمانتان تواو نابێ، مسلمان نین، ئیماندار نین تا ئەوەی بۆ نەفسی خۆت پێت خۆشە بۆ براکەش پێت خۆش نەبێ. ئەمڕۆ ڕۆژی هیممەتە، ڕۆژی مەردایەتیە، ڕۆژی هاوکاریە، ڕۆژی خۆشەویستی دەربڕینە، ڕۆژی باشکڕینە. ئەوەیە کەوا تۆ هاوکاری مسلمانان بکەی لەم عەسر و لەم زولوفا، لەم سەرما و ناڕەحەتیە. چەندین مسلمان هەیە پارەی دەبێنەوتی پێ نییە، چەندین مسلمان هەیە بەڕاستی باخەڵی خاڵیە، چەندین مسلمان هەیە هاوکاری پێویستە، عیزەتی نەفسی هەیە، ڕووی نایە لە خەڵداوە بکە، لەوە چێ لەگەڵ ماڵ و مناڵەکەیە بە بەتانی یا بە پەڕۆپاڵە ئەگەر بیبێ خۆی گەرم کاتەوە. تۆی مسلمانیش بەڕاستی لەجێ و حاڵی باشای ئاگات لە دراوسێکت نەبێ. پێغەمبەر فەرمێ ئیمانی تەواو نابێ. ئەو دراوسەی کەوا ئەخەوێ و خۆی تێرە و دراوسەکەی برسێتی، خۆی گەرمایەتی و دراوسەکەی سەرمایەتی، خۆی لە خۆشحاڵیە و دراوسەکەی لە ناخۆشیایە و ئاگای لێ نییە، پێغەمبەری خوا ئیماندار نییە. ئاگاتان لە خۆتان بێ ئیمانداران، ئاگامان لە خۆمان بێ. بەڕاستی ئەم ئیمان و ئیسلامە هەروە گاڵتە نییە مەبانگەشەی بۆ بکەین و ناوی زل و شاری وێران بێ. ئەبێ لە مەیدانی عەمەلا ساغ بین لەگەڵ خوا، پێغەمبەرە، کتابی خوا، سونەتی پێغەمبەری خوا، ئیمە و پێشەوای مسلمانان و مسلمان و ئیمانداران بەگشتیە فەرق و جیاوازی نەکەین، قەومیەت نەکەین. ئەمە نەکەین بڵێن ئەمە عەرەبە گەورەترە، ئەمە کوردە عەرەب باشترە، ئەمە ئەنگلیزە بە نەخێر. ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. ئەوەی لای خوا بەڕێزە لە هەمووی متەقیتر بێ. بۆیە مسلمان و ئیماندار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم فەرمایشتەی فەرموو بە چوارەکی ئیمان و ئیسلام دانرێت، بە چوارەکی ئیسلام دانرێت کە ئیسلامی لەسەر دامەزراوە. ئەم ساغیانە، ئەم دڵسۆزیانە، ئەم نەسیحەت و ئامۆژگاریانە ئەبێ ئاوا بێت. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوا لە هەموو لایەکمان خۆش بێ، خوای ڕەحمان پێ بکەی، خوای دڵمان نورانی کەی بە ئیمان و مەحەبەتی خۆت و پێغەمبەری نازدارەوە، خوای لە بەڵاوە باو نەخۆشی و ناخۆشی لامان دەی. یا ڕەبی خوای وڵاتمان پڕ لە خێر و خۆشی کەی، یا ڕەبی خوای وڵاتمان لە قاتی، لە گرانی، لە بێبارانی، لە قەهر و غەزەبی خۆت پارێزراو کەی. خوای بەهۆی کردەوە خراپەکانمانەوە، بەهۆی شەڕی نەزان و تاوان و زوڵم و ستەمکارانەوە خوای غەزەبمان لێ نەگری، خوای غەزەبمان لێ نەگری، خوای تووڕە نەبی لێمان. خوایە تۆ میهرەبانی، بە میهرەبانی خۆت بە ڕەحمی خۆت ڕەحمان پێ بکە، ڕەحم بە وڵاتمان بکە، ڕەحم بە نیشتیمانمان بکە، ڕەحم بە هەموو مسلمانان بکە. یا ڕەبی خوای لە دەپارڕینەوە بە ئیمانە بمانژێنە، بمانوێنە زیندوومان کەرەوە. یا ڕەبی خوای لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات وەک بەرقمان پەڕێنیتەوە. لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ بانگمان بکە بۆ سێبەری عەرش، بانگمان بکە بۆ سەرچیمەنەکانی بەشت و حەوزی کەوسەر، بەدەستی مبارەکی پیرۆزی ئاوی کەوسەرمان باتێ، لە توینەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. ئەو پێغەمبەرە بانگمان بکە و دەرمان نەکا. یا الله لێت ئەپارڕینەوە، هیداەتی گەنجەکانمان بێ، عاقیبەتی پیرەکانمان بەخێر بێری. یا ڕەبی خوای ئیسڵاحی حاڵی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان بکەی. ئەوانەی منداڵیان هەیە خوای منداڵی ساڵحیان بەرێ، ئەوانەی هەر داوەیەکیان هەیە خوای بۆیان جێبەجێکە ئەگەر تۆ پێی ڕازیت. یا ڕەبی خوای ئەوانەی زاڵم زوڵمی لێکردوون، ماڵیان داگیر کراوە، ناڕەحەتن بێتاقەتن خوای دڵیان خۆشکە، زاڵم وستەمکارن بۆ لە ناوبەرە. یا ڕەبی خوای لە دەپارڕینەوە، ئەوانە نەخۆشن، لە خستەخانەکانن، لە ماڵن، لە مزگەوتان، لە هەر کوێن، لە دەرەوەی وڵات، لە ناوی وڵات، داوای دوعای خێران لە ئێمە کردووە. خوایە شیفای عەجز و پەلان بۆ بنێرە، شیفای جەستە و ڕوحی هەموو لایەکمان بە، شیفای نەخۆشەکانی ماڵ و خستەخانەکانمان بە. یا ڕەبی خوای کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە، ئیمان و ئیسلام و ئەخلاق و ویجدانیان بەرێ. یا ڕەبی خوای گیان ئەگەر زاڵمن ستەمکارن، بێدینن، دوور لە دینن، دشمنی دین و خاک و وڵات و نیشتیمانمانن، ئەگەر شیاوی دادن خوای داتیان بی، ئەگەر شیاوی دادن خوای عالیەها سافیلەها، خوای ژێر و ژووران کەی، خوایە حاکمی عادل و دادپەروەرمان بۆ بنێرە. یا ڕەبی خوای گیان لە حاکمی زاڵم و ستەمکار و بێدین و ملحید پارێزاومان کە، وڵاتمان پارێزاو کە. خوای وڵاتی کوردەواریمان بەر دوعاکەی حەزی نوحەت کردووە، خوای زیاتر مبارەکەی، زیاتر پیرۆزیکەی، خوای ئەم وڵاتە وڵاتێکی مبارەکە. یا ڕەبی خوای مبارەکتری کەی، یا ڕەبی خوای بە خەڵکی مبارەک ئاوەدانی کەیتەوە، خەڵکێک نامبارەکە، خەڵکێک ناشەریفە دوو لە ڕووی جەنابتان، خەڵکێک خراپە. یا ڕەبی خوای لە وڵاتی کوردەواریا دەریکەی، یا ڕەبی خوای وڵاتی کوردەواری لێ ڕزگارکەی، خوای جیهانی ئیسلامی مسلمانان و ئیمانداران عامەی مسلمان لە هەموو بەڵا و باو نەخۆشی ڕزگارکەی. یا ڕەبی خوای عیزەت بۆ مسلمانان بگەڕێنیتەوە، یا ڕەبی خوای عیزەتەی داو بە پێغەمبەر و ئەصحابی پێغەمبەری خوا، خوای بیدەیتەوە بأمة إسلامي بمسلمان إيمان داران. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.